ئەوە چییە ئەو دەنگە خۆشە؟ بڕوا و قەناعەتە هەبێ بە هەموو دنیا ناگۆڕمەوە. ئەزانی چی پێویست بەم هەموو ماستاوە ناکە بە قوربان و بە ساق و ئەم شتانە نایخوات. گوێ بگرە تەنها مۆڵەتی 2 مانگە هەیە لە ماوەی ئەم 2 مانگەیە ئەم گوازیتەوە باشە نەم گوازیتەوە بێت چارەسەرێکی تر بدۆزیتەوە. گوێ بگرە قاسم جوان گوێم لێ بگرە 2 مانگ کەمە پێم وتی 2 مانگ کەمە و یعنی کەمە. قاسمی برات دەباش گوێ بگرە تەنها مۆڵەتی 2 مانە هەیە بم گوازیتەوە تێگەیشتی؟ ئەرێکیە بۆ قسە لەگەڵە کرد قاسم بوو گێژ و وێژە هەنێ قوماش و شتی کرد لە خۆی وعدیا و 2 مانگی تر پاری باتێت بابە 2 مانگ کەمە دێ ئیشەڵڵا خوا بۆتان ئاسانەکە ئەمە دوعایە ئیشەڵڵا قبوڵە بێت. هەم بیست قاسم ئەلۆ قاسم کاکە گیان وعدی کردووە 2 مانگی تر پارەکەمان بۆ بدێرێ. قاسم 2 مانگ زۆرە زۆر نییە بە قوربان ئەمڕۆ پارە لای عەرەبە. قاسم شێتم مەکە وتم 2 مانگ زۆرە دەیخدی. ئەرێ تۆ پیا و شێت کردووە دەمێڵی 2 مانگ زۆرە و دەمێڵی 2 مانگ کەمە. وڵی خۆی زۆریشە و هەم کەمیشە بەزی تر ئەرێم فیلمە چێ سەیەکەی تۆ؟ ئەمە پیاوێکە بە دزی و ژنی دووەمی هێناوە. ئەزانیت چۆن ئەوە قەرارە زۆر خەڵەتە بڕوابێت لە بڕیاری سیاسی زۆر قورسترە هەرچەنە شەر ڕێگەی چواریەوە بەڵام قورسە. تۆ ئازلەوە بێنە لای ژنی یەکەمی پێزانێت تێگەشتی ژنی یەکەمیش ئاقڵانە هەڵەستێت تشریبێکی بۆ لێنێ بڵە چی بۆ تێکە؟ ژەهری بۆ تێکە. ژەهرەکە ژەخوا؟ هەر یەکەم کەوچک فت بۆ خۆی ئەمرێ دەستەکانی خۆش بێت. تۆ سێ سوتفەیەکە ئەپسەوێ بڕم بۆ دوکان قاسم ئیشی پێمە. ئەڵم سبەینە چی بۆ لێنێم؟ هەرچی لێنەی بەزیا بێ. تشری بە بۆ لێنێم. ناخۆم تشریم ناخۆم تخوا. بۆ؟ مەقسەدم یعنی دکتۆر نەیوت نابێت تشری بخۆی مەعیدەوە باش نییە ئەم فترەیە؟ ئەی دەشتی تری بۆ لێنێم. نە هیچ لێمانێ بە دلیڤەری بۆ دەهێنمەوە مریشکە بۆ هێنمەوە تیەکەی دەنووکی کەو. باشە ئەڕۆم و زوویەمەوە. باش. ژەهرەکە یەکسەر خوارد؟ یەکسەر مرد. زوویەمەوە. گوڵاڵە خان ئەوەی داوا کردو بۆم پیا کردی. ئافتاخان تۆزێکی خۆم بۆ دەکەمەوە سەرچاو. بۆ ڕەفیق کەشتم پیا کرد دانێکە لەگەڵا بۆ قەشڕەشەکە بڵێ پیازەکەی بۆ پیا کردیت سەرچاو تخوا باسی سەعر مەکە پێم ناخۆشە دەتۆ وەرە مشکلە نیە دەیخوا ئەرە دەلای بە کاکە دەلای بەکەی وەختی و هەموو تەلەفونەیە نەنە ئەوە شاگردێک بە تۆز عەقڵوشتی تەواو نەجارجار ئەوە خلافێنێ دەیخوا لەگەڵ چاوەڕێتم دەباشە دەی من عەقڵم تەواو نییە هەینا تەواو کە تەلەفۆنەکە نەختێک ئەتەکێتی قسەکردنە بێ بووە هاوارە کۆرە ئەتەکێتی چی نەیەکێکە نەدوانە نەسیانە هەزارە کاکە گیان وازدم ژنانە بێنە عیب ناقی باو حسابی خۆمان بکەین ئەرێ بەڕاست بیرم کەوتەوە ئەڵێم بۆ فەرعی لە بەغانەکەینەوە جاکووا هیوایەتمە فەرعێکم لە بەغا هەبێ ئەکە خۆش بەڵام بەخوا سیقەشم پێ نییە قاسم تا ئێستا من دزیم لێ کردوویت کوڕی باوکم دزی ناڵێم ئەو ساڵە و بیریە لە مووسڵ فەرعێکمان کردەوە فەڵق ژنەکەی هێنا دەبەس ماڵە ئاوا بێ دار و بەرجووی هەیە با خەڵک نەزانێ ژنی ترم هەیە ئەترچەم چین بۆ بەغا لەوێ گەڕاجێ بکەیتەوە بەس وەڵڵاهی خەتای من نییە قاسم ئەی خەتای چییە؟ وەرە خەتای ئەو دڵە سەگەمە دڵم تەڕاتەڕ دەواز دەو بێنە بە حسابەکە بکەین و نەجاتمان بێ دەبیکە ئەوە چییە بێتاقە دەوبینم چۆن بێتاقەت نابم مەش غەڵەتی دووکان مە شاکیلی ژن چی؟ یعنی مەقسەدم ژنێک هاتووە ئەمڕۆ 20 پارچە قوماشی بردووە و پاشتێلانە هێناوێتەوە ئەی قابلە بە سیکۆتیم بینێمەوە بەیەکەوە ئەڵێم تۆ برسی و نییە چیمانەیە یەک تشتیبی خۆشم ئەرێ بابە تۆ لە خۆتە بۆ تشی بێنێ من تو بە تشی بەخۆم من ناڵێم بۆ مەعیدەم خراپە ئەرێ مەعیب نییە ئەرە تشتیبی من کەیتیژە هەتا مەعیدە بێشێنیە دکتۆر وتی نابێ بیخۆی تۆ دکتۆری ناخۆم تشریب ناخۆم تۆ واز لەوە بێنە چیای کچی پورم مێردەکەی بە دزێ و ژنی بەسەر هێناوە ئەی چۆن زانی چۆن نایزانێ ئاخ چۆن
گومانی لێ کردووە زۆر خەریکی موبایلە دایمە دڵە ڕاوکێ و ترس و هەر نازانم دایمە مەراقاوی گومانی لێ کردووە. ئەی یعنی چیتر وەکو چیتر تەلەفۆنی زوزوو بووە هاو ئەچۆ پەناو پاسارەوە قسەیە کرد بە چرپ ئەیتر چیشی ئەم ژنە بۆی لێ ئەنا ئەیوت خواردنی ناخوار ئەی برسیم نییە ئەڵێم منە چم نانەخۆم برسیمە. شەهاب خەریکە کەشفە بیت شەهاب خۆکردنەکەی هەسە خۆ عیلازکە واز لە تەلەفۆن بێنە با کەشف نەبیت ڕاکە نانە کەشف بخۆ هەستا نەڵێ تەشریبەکەیە با یەڵە بابی خۆین ئەیتۆنەوە نای خۆمای دەمی پێشێ خواردنێک تۆ دروستیکەی زەهریشی تێکەی من ئەی خۆم ئەوە تەلەفۆن جارێ بە ئەوە ڕەفس ئەگەر ئیش و کاری ئەو دوکانم نەبووە ئەم کێشا بەو دیوارم کرد بە 1000 کەرتەوە تەواو لای بە دەبرە دانیشە بەرە بابەتی والله وەرە بەسە تەواو بێ تااقەتی با تۆزێ بۆ خۆمان بە خۆشی برژین باجی فاتم وەڵاهی ئەنگۆرەی مۆرمان بۆ نەهاتووە تۆ بۆ ماکسین ناوێ هەرێ کاکە دە و تەلەفۆنە داخەوەرە دانیشە با حسابە بکەین دوای بۆ دەکەمەوە با حسابی مانگەش داخەین حساب بکە ئەمە 50 تۆپ ئەوەی دووبەی 50 تۆپەکە بنووسە خوا ببوورە جەڕەسەتر گیان زەیتون ئەزانی چی زۆر عیبە شەوی ئەم شەو من تەلەفۆنم بۆ تۆ کردووە باشە تۆ بۆچی جوابی تەلەفۆنەکەم نایەتەوە ئەزاین چۆن زەیتون گیان لە دوای ئیشاوە تەلەفۆن بۆ من مەکە من لە ماڵەوەم باش ژنەکەم نەزانێت ژنم بەسەراهێناوە بۆ خاتری خوا ئەمە یعنی چی؟ ئاخر زەیتون گیان نەزانی چۆن ماڵەوەمان کچەپورێکی هەیە حد بە تەلەفۆن کەشف بۆ کەواژنی دووەمی هێناوە بۆیە ئەڵم ڕجال لێکم ئەوەنە تەلەفۆنم بۆ مەکە کە لە ماڵەوە بم ئەی باشە چارەی من چییە؟ شەهاب زەیتون گیان جارە دایخە مەشغوڵم دە تۆ دایخە ئەو خودای خستەوە ئەی خوای گیان من چی بکەم ئەمە حیساب بۆ من ناکە بەڵام خۆمەزانم چۆن چارەتەکەم کاکە تو ئاوا بکەی بە یەک مانگکەم حسابە بۆ ئێمە ناکرێ زانی ئیتر مەشغەڵەتە ویەت و دەواز بێنە لەم هەموو ژنە ئەمە زەیتونە ئەمە ناجیە ئەمە ڕعنایە ئەی بە کاکە تۆ پیاوی پیاو چاوە ڕاستەکەم دەنگ بەرز مەکەرەوە دار و دیوار گوێ هەیە با خەڵک نەزانە ژنی دووەم هێناوە جاکە حاڵی ئاوایە بۆ ژنی دوو هەمە هێناوە پێغەم مەرزی ڕەبکەی دەبا ئەو حسابە بکەین دێ سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام بەخێر بێ یاخوا براژن بەخێر بێ باشی ئەوە چۆن بوو هاتی ژنەکە ئیشم ناوم هەبووتم با سەرێکش لێەوە بم براژن ئەڵێم دانیشە با بنێریم یەک چای جوانە بۆ بێ ئەرە با بە چایکی خۆ چاخانە نییە ژنە ئیشی بازاری هەیە بە پارەوە مێ بڕۆکڕە نەنە پارەم پێ ئەچم سەردانی و دوکانی ئەو دیو دەکەم هەنیشتم پێویستە دوای سەردان دەکەمەوە ئارە وەڵڵا وەرەوە نیوە ڕۆژ شەهابە نێرین کە بابێکی خۆشمان لای تێری لێ خۆین کەباب ناخۆم ئەرە با بۆ کوێ بێتەوە کەبابێکی تۆ قچێ بەسەر ژنەکە تۆ خۆ کفتە لێرە ناوە ئێبا دەبڕ بازارەکە و کۆڕێک بڕ ماڵەوە ئێ باشە بەڵام تۆ زێکتریەمەوە بخوا حافیزێ بێ ئەیەخوا داوەشەی زیێڕە و کردووە لەو ژنە وەڵی شەهاب ئەوەی ڕاستی بیا من هیچ نازانم یا ئەم ژنەی تۆ درشی بەشتێ کردووە قەت نەهاتۆ بۆ ئێرە ئێستا لەم هەفتێ ئەمە 5 جار بێت وەڵی قاسم خۆشم گومانێکم لا دروست بووە ترسم شک بکات و تووشی مشکلەیەک ببم ئەوە بەزمی پیاوی دوژنە ئاوایە بێت لە سێبەرەکەی خۆشە بترسی دەدانیشە بە ئەو حسابە بکەیت وەرە چی دانیشم وەڵی لەسەر ئاگرم من سلام علیکم ئەو بۆی کوێ من بۆ لای تۆ هاتوو عليك سەلام ژنەکە بۆ هاتی ئێستا ژنەکەم لێرە بوو تۆ بۆ هاتی ئەی هاووە ئێستا چی بکەم من بۆ ئەی باشە من ئەو هەموو تەلەفۆنم بۆ کردی تۆ بۆچی جوابی من نایەتەوە ئێستا هاتوم بۆ ئێرە بوو بینم سپرایزم بۆ کردی کوڕی بابی 1000 سوپرایزی ئاوا ڕژ بێت تۆ بۆ هاتی ژنەکە لە بەردرگا نەیبینیت والله نبینی قاسم ئێستەیەتەوە چی بکەم ئەم مشکلەیەم بۆ حەلکە بە قوربانە تای خۆتە 100 جارێ پێڵم کێشە مێنەرە دوکانە ئێرە جێی کەسابەتە ئەزانی چۆن ژنەکە دە تۆ ڕاکرە و کافتەریداریشە 2 دقیقەیەم بۆ لات وعد کورەوە کەی کافتری ئەو پەنچەر چییە وەرە دا ئەوەی تان هیچی بۆشیات ماکەی تۆ باشە بەس سلام علیکم حلا
قاسم ده أصلك بشام وەرە دادی گیان وەرە تۆ خۆ لایە تۆزێ براشن دي خود بڕ ئۆدیۆ وەرە عەسڵەکەی پیشانە وەرە قاسم دبرو دي خاسم الزول بعقلك مشتري نازنة شون بريكات وای ڕاستەکە هاتي ڕاستەکە توجنك ها وەرە دادی گیان ئەها ئەمەمان بۆ هاتووە ئەمە سووری ترسنۆکی پێڵێ سووری ترسنۆک چییە؟ هو قماشك تازه ومان هاتو اللي بنغلاديشو ئەڵێم دادەجیان تۆ هەروەکو هاتووی بووی بەدەستی بەتاڵ نەڕۆیتەوە بۆ ئەمە نابێتەوە ئەمە مارۆنی شڵەژاوی پێڵێت زۆر بە قووەتە چی پێڵێن؟ مارۆنی شڵەژاو شڵەژاو؟ كل قماش سقى انواع ناوي هي انا مش لك تبون عرويتوا ناڕۆمەوە وەرەوە لەگەڵ ماتەوە اخذ من ايشم هي خو قاسم يجيج للسعر نازاني یا لێرا بم یا لەگەڵ مایتۆ بابا بو شو ليرا برو. دبرو خواتو ئەمەش پرتەقاڵی عەسڵ ئەزاین چی ئەمە لە هینەوە بۆمان هاتووە ئەرێوە چیە بڕۆ؟ كل قاسم يجيج يجي نازاني ئەرێ ژنە کێ بوو کەیفم پێ نەهاو نازم مشتري يا اخو اخوان مش حازم لينا والنوع يكبو بابرين برو خۆ بەجێ هێشتم های تاپعاان ژنی خۆیەتی باتەوە بۆ ماڵەوە چۆن ناڕوا ئەی مەگەر من ژنی ئەو نیم ناوەڵا شەڵا ژنی ئەو نەبووی تا باشە ئەزانی من حەزم لەو ئیشەنیە بێبی گۆڕیت ئەمە چێ دەقی ژنێگیەت قيتك هل بو يشش دولة من نبوين خۆی گەڕێنێتەوە جواب بێتەوە ئەی دەستی خۆش بێ کاکە بۆی تووشی کێشە نەبێ سەری پیاوەکە مەکە بە قوڕادەوازی لێبێنە بەخواوەزی لێ نایەنم هەرە بێ ئەمڕۆ یەک لایکەمەوە ئەو کێە؟ نازم يدقي الو شەهۆ بۆ کوێچووی هەر ئێسەیتەوە كي وانا لي وش والله خوان خوش بن والله بيم ناخوش بو گوێ بگرە من ئەمانە نازانم باوەڕم پێ بکە هەر ئەمڕۆ ئەگەر ئەم بابەت یەکلایی نەبێتەوە هەموو شتی ئاشکراکەم ئەزانی چۆن تۆ بتۆرە ئەو شوێنەی کە پێم وتێسە ماڵەوە بەم و منیش یەکسەرێن بۆ ئەوێ ئەو من چاوەڕێتەکەم لە کافتریاکە یاخوا خوا عەفویکە وەڵی پێم ناخۆش بوو دەی خوا لەگەڵ کە عەبدوڕەحمان بوو تخوا برازاکەی سیارە لە یاوەتیەکەی بۆ بە دوو کردەوە ئەو بەمەوانێ و ڕێک تێگەم نەچم بۆ تازە منی ژیام وەرە ژنەکە من نەچم بۆ سەر قەبران خاکەراز هەڵەگرم خەریکی قەبرەکە بین بۆ کوێیە قەچەکە خێرە نابێت ژنەکە ئەوە شوێی پیاوانە سڵاو باشە تێمگەین بزان ئەمڕە بۆ لە پڕاخۆ کرد بە دووکانە ئەی باشە قەینەکە منە هەموو تەلەفۆنەوە بۆکەم تۆ بۆچی جوابی من نایتەوە بابە تۆ زۆر سەیری ژنەکەم لەگەڵا جڕ ئاخە تۆ تەقدیری زۆرۆفی من بکە تۆ من ئێمەل کردووە هەر گرنگی بەوەیت خۆ ئاخە تۆ زانین چۆن خۆ سەغڵەت ماک وەڵڵاهی وانییە بڕۆ قەناعەتە هەبێت هەنجەیەکی تۆ نایم بە هەزای لەو کۆنانە بە یەک شتە پێ بڵێم هەر ئەمڕۆ ئەم گوازیتەوە ئەمڕۆ ئامڕۆ تۆ یەک دەقە بزان بەسە هیچ فکرەیەکم وێت لەم دەقەیان نایەت بەس تۆ زانین چی ئەمڕۆ تابعین لەسرم بۆستە بزانم بیریەکەم و بە قوڕان خەریکەم مێشکمە دەقەیە قاوەیەکە بۆ بانکەم قاوەیەکی من خۆم ناوجەرگم بووە بە قاوە شاب ئەرێ کاکە چی ئاوا دانیشتوویەڵی لە پاسا دانیشتووی ئەڕۆێ بکەرم دی با دوو قسە بکەین کاکە ژیان ئاش لە خەیاڵێ و ئاشەوان لە خەیاڵی مشکلی دنیام هەیە قاسم ئەڵێم کەیەوە حسابە بکەین مانگێکە منە شێت کردووە هەمووی تێکەڵ و پێکەڵ بۆ بەخوا کەس ناتوانێت چاچی بکە ئاش لە خەیاڵێ و ئاشەوان لە خەیاڵێ بابە من مشکلی دنیام هەیە ئێ مشکلی چی و هێبا بۆ حەلکەم بەساخە بم چاوەکە من ئەو ژنە ئەگوێزمە و شوێنێک نییە بچمە ناوی ئێ باشە بڕشوقەوە کاکە منەڵی گای قەشەم قاسم کیان حد بچم یەکسەر کەشفم هەمووم ناسەیە هێ دەتەحەمل بکە عالم دە 12 ڕۆژەیە فەرعەکەی بەغاکەین و بۆ خۆ بڕۆنێ بە ئیستراحەت کەرە مەمرە بەهارە کورتانێ بوێنم لەو شارە ورە بابە ئەو پەلێتی لە دوو ڕۆژانەی گوێزمە وتێتی حیا و شەرەفتە بم بیرم کەوتەوە ئەوە کوڕێکی ڕەفیقمێ ناوی ڕەمزیە خازی شێواناکە ئەیدەوەکو پیاوەرە پێش شوقێکم بەگر بۆ یەک مانگەمە یەک مانگ بەس من بێم لەگەڵ تا 1 دینار کرێشە لێوە ناگرێ نانە قاسم بابە لاژ نایەمە ئەو شوێنانەوە ئێقەی چێکە مانگە کە با پاری نیتیە بەس ئەو مانگە نە پاری خۆمی ئێمە بەس ئەو مانگە نەجات بێت ئەو نووسنگەی بەغا بکەمەوە ئیت بە 4 مانگ و 5 مانگیش من نبینیم پشو شەهابڕێ پشی شەهابڕێ بێڵە بابڕێ وەرە بۆ شوۆچی لێرەوە ماڵێ بە قوڕ سەرە لە منی شتێک گا ماڵێ بە قوڕ
دەعالیەوە بڕ دەبڕ ڕێبازاگاکی لە دوکانەکەم ئێستایم و مۆبایلەش لابە بەدەستەوە کاگە قاسم گیان یەخوا بە خێرمە سەر چاو جا شوقە بۆ تۆ نەوێ بۆ کێ بێ کاکە ئێمە چەند ساڵە ڕەفیق و تێکەڵین بەیەکەوە بە قوربان بەسەر چاو بەسەر سرم زۆر سپاس دەکەم چیم پێوتی نەم و کاک ڕەمزی نەبێت کەس بۆی پێیان ناکرێ ماڵە ئاوا بێ یاخوا زۆر مەمنونم وەڵی بەڕاستی و شوقەیە بۆ یەک مانگە برێ بیا خەزاوی مانگێکێت تۆ بڵێ بۆ ساڵێ کورە بەسەر چاو بەسەر سرم قوربانم سپاس جا حەزەکەم بزانم چەندمان لێسەنی برە عیب بە باسی پاراکەی تۆ لەگەڵ کاک قاسمە هاتووی هەر پارە لێ وەرناگرم نا بەخوا بە بەلاژ ناچمە نایی مەمنون کە گەورە قسەی کرد لە خۆتۆ قسە مەکە لە خزمەتانە ئەمەش کلیلی شوقەکەم ئەگەر پارەشی پێویستە لە خزمەتام چەند بڵێ بدەمێ ماڵە ئاوا سپاس دەکەم شەهابی بەزاز پارە وەرگێ ماشەڵڵا هەیە کورە من لە خزمەتام لەگەڵ ئەو پیاوە هاتووی ئەو پیاوە ڕۆح و دڵی منە یاخوا بەخێری وڵەکەم ئەخیرەن وعدی خۆم هێنایە دیوایە بەڵێ جاگەر ڕوخسەتم بیت یەک بە پەلەسەرێکی دوکانێم نەختێک ئومورم هەیە تەواو یەکەم و فەورە نەگەڕێمەوە یانی بەتەنیا من لێرە بەجێ هێڵی آخر ئەو قاسمە شێتر لە حسابات و شت نازانێتم تۆزێشتی بۆ شەرحەکەم و فەورە نییەمەوە نا بەخوا منە ترسم نابێ بەتەنیا بەجێم بێڵی لە چێ ترسی قەزا لە قەبری باوکی قاسم بەخوا زوویەمەوە آخر تازە هاتوون بۆ ئێرە و کەس ناناسییم بەخوا منە ترسم نابێ بڕۆی تا دوکانەتم نەختێک ئومورم هەیە لەگەڵ قاسمە تەواوێکم و فەورە نەگەڕێمەوە باشە بەڵام زوو بێتەوە چاوەڕێتەکەم باش حیف ئەلیکۆپتەری تەکسی نێجنە بەخوا بەوە ڕۆشتم بۆی زوو بێمەوە باشە دەبڕۆی تر هەر ڕۆشتم دەرگاکە پچ داخل لە عەبدی خوای ناکەیتەوە باشە باش خەمەنی بێ بەس تۆش زوو بێتەوە ها زوویەمەوە یاها ئەو لە خۆشیە دەرگاکە بینەچێت دایخیت باشە دەبڕۆ ژنەکە باشی بەخێر بێتەوە کێ ڕەوازواتیتەوە وەڵای هاتم پێ بڵێم ئەڕۆم بۆ چۆ بۆ بەغا بۆ چێکی بۆ بەغا قماشمان بۆ هاتووە لە دووبەیەوە تیارەکە بوو بێنایە بۆ مەتاری سلێمانی بە ناخێری گیانی لە بەغا نیشتۆتەوە ئەمە بچم لە بەغا قماشەکان بێنم بۆ هەیدەڕاوە سەرچم خۆمە گەڕمیم لەگەڵێ بۆ کوێ بۆ بەغا چێ ژنەکە منەچم بۆ شوێنێ پیاوی تیا قەفی سمێڵی ئەمە نابێ ئەسڵەن من هەر سیارەش نابم ئەی بە چێ ڕۆی بە تەکسیڕم لە نەقلیاتەوە هەیدەڕاوەچم جلوشتە بۆ حازرەکەم ئەرێ ژنەکە من پەلەمە جلی چیە بێ بڕۆم یەخوا خوا بۆ ئاسان کە و بە سەلامەتی بگەڕیتەوە ئەم دوعانم بۆ بکە بای بای ئەیدە بای ئەرە دە بای بۆ بۆ لای گوڵەکەم بەخێر بێتەوە گیانەکەم ئەوە چییە و جەوە ڕۆمانسیە ئەو جەوە ڕۆمانسیەم بۆ تۆ دروست کردووە گیانەکەم یاخوا دەسەکانی دانشی بۆ شتوتە نەوەڵا بڕۆ خۆ بگۆڕە ئینجا وەرە بە ئیسراحەت دانیشە هێوا شوقەکەیتە سەرمان بۆکەی زوو هاتمەوە باش دۆزە و سەر و قژە و چاکردایەوە چییە؟ ئەم هەفتەیە چم بۆ سین شەڵی یەکەمەوە هەر لەبەر خاتری تۆ خۆ دوو جار لە ئێرە شەڵم کرد بەس لەسەر حدود گوتیانم سفریان کردتر ئەوای لێ هەر نهاتەوە هەرمێکە باشترە دەری ڕۆمانسیانە شتێکم بەرێ شعرێکم بۆ نووسیوی بەڵام چه شعرێ شعرەکە و ناوی چییە؟ شعرەکەم بە ناوی ئێستا وەختی دەرگایە ئێستا وەختی دەرگایە چ کەربا بێت لەم وەختیان لە دەرگایە سێوەکە قاژنەکەی ئەلعانیەمەوە یەکدا کاکێکیان ماشی بەخێر ببرا قوربانم بۆ پارەی مۆلی داهاتم کاکێکە مۆدی چی کوورە پارەی چەند مانگە نەتانناوە چەنە 250,000 250,000 ئەرە وەڵا جا خۆ سەیب خەبە سەر مۆلدیەکە ئێستا بۆ مێنیان نا 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 دقیقە ئێستا وتی باشە کاکێکە نەیتە ژوورۆ نا شەهاب گیانەوە چییە؟ ئەرێ بۆ لە خۆتەوە هەڵەسی باەکی گوێ لە دەنگە نەبێتە دانیشە ئەچ بۆ پارێمی ئێمە دانیشە باش بەجاریشە ئاکە دەست خۆش کاک سەر چاوم وەختی پارەی مۆلی دەیە باش
پاشا و هەراوفەرتەنێ پارەی مۆلی دەبوو آخر ئەو تۆ 3 مانگە پاری مۆلدە نەیەوە قینەکە تۆ بوو تەمە ئەمڕۆ هاتووی خل کەشفە بین معقولە شەهابی بەزاز لە شوقەیەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بێت نابێشتیوە دەی باشە قینەکە سێوەکە دەدەی قاشی کە تو خووە ئەزان سێو لای من چییە؟ چییە؟ توفاحە ئەپڵە ئەی بەڕاست توویست شعرێکم بۆ بخێنی شعر بۆ بخوێنمەوە ڕێگەبی بە قەترێ ئەو عینەن مۆم ئەتوێتەوە دەی پێم بڵێ مهم ناوەکەی بەڕاست ناوەکەی چی بوو؟ شعرەکەم بە ناوی چییە ئەمڕۆ؟ یاعی ناوان ئیسراحەتکەین؟ نابێت شەهابی بەزاز تۆزێک دانیشێت بە ئیسراحەتی خۆی؟ یەک دەقەم پێچە سێوەکە لەت نەکەیت. ڕەمزی لە ماڵە؟ نەوەڵا لە ماڵ نییە. ئەی جەنابەت چێکەی لێرە؟ من میوانی ڕەمزی. میوان بە چاکەت بیجامەوە؟ ئەقەبلە بە تەواو جامان و خەڵکی ئیسراحەت دەکاوە. من قەسابم کاکە پارەم لای ڕەمزیە. ئەجا من حەقم چێ بەسەرەوە ڕۆحەکەم. چی؟ چۆن حەقە نییە بەسەرەوە؟ پارەم لای ڕەمزیە کاکە من. باشە تۆ دەنگ بەرز مەکەرەوە چاوە ڕاستەکەم پارەی چی ئاخر؟ پارەی قەسابیە گۆشتی بردووە بای 190,000 گۆشتی بردووە. خۆ من نەمخواردووە ڕۆحەکەم من بۆ پارەکەی بەم. چۆن پارەکەی نادەی؟ ئەی ڕەمزی لەکوێیە؟ لە بازارم و سوزارم میوانی بازار بەقورعان ئەشیاء ناکەی لە تو چۆن بچۆ ژوورەوانی؟ چۆن ناچمە شو؟ احترامی خۆ بگرە ها؟ احترام چییە؟ بەوە مەزانە ئاوە حەجم ئاوە هەیە بەخوایە کە لە لێم تەختی عەرزەکە دەکەم. گوێ بگرە من قەسابم ڕۆژی 1000 کەڵەگاوەکو تۆ کەوڵەکەم. لێگەشتە پارەم بەرەوە. باشە چەند بوو پارەکە؟ 190. دەی ها ئەوە 200. 200ەوە؟ با 10,000 بەمەوە. کاکە تۆ هاوار مەکە مەکە ژێرە کاکە. با بوو دەمەوە. گەردنە ئازابێ کاکە نامێ برا نامەوێت. دە باشە دەی. دەبڕۆ بۆ حەبیز بێ. دەنگەکەی ڕێک لەگەڵ حەجمەکەی جیاوازە. تو خۆ ئەمە ڕاستە. چی بوو ئەو هەرایە؟ قەسابێکە هاتووە لە من بای 200,000 گۆشتم هێناوە بۆ ئەم ماڵە پارەکەی مەوێ منی ژیامێ و ڕۆشت. ێ بوو تە ئەمڕۆ هاتووی. یە کەشفە بین کەشفە بین. سێوەکە. جا سێوەکە بخوێنمە یا شیعرەکە بخۆین هینی شیعرەکە با شیعرەکە بۆ بڵێم. دێڵە شعرەکە. شعرەکەم بە ناوی وەختی تەلەفۆنە ئەخی وەخت و ناوەخت ئەم خەڵکە زۆر بێت. چییە؟ جواب نایەمەوە. بۆ؟ شعرەکە و بۆڵێم. چه شعرێک شعرەکەم بە ناوی واز نایەنێ. ئەلۆ شەهاب چۆنی؟ باشم تۆ چۆنی؟ ئەڵم نەگەیشتی؟ ئەرێ بەڕێوەم جارێ. ئەرێوە هەستەکەم نازانم کشوماتە دەنگی شتێ نایە. ئەرێ ژنەکە خۆ من لە بازار نیم دەنگە دەنگ بێت منەوتام لە سیارەیە بە ناموسم لە 5 کەس 4یان خەوتو بە سایەخکەشەوە. ساکەوتی تۆزی خەومی تۆ وەرە لێ خۆڕێسە حالی من سیاقە دەکەم. کە گەشتمە شوێنی خۆم بۆ دەکەم بەس مەیکەرەوە با جەماعەتی حازە بن دەیخوا لەگەڵ. ئەو شیعرە بۆ نەخوێنمەوە من دڵم ئیسراحەت ناکات. دێڵە بۆم بڵێ. شعرەکەم بە ناوی لسه وەختی دەرگایە ئاخر وەختی دەرگایە ئەو سێوە قاژ نەکەی سێمەوە. کاکە باشی شوێن سەر چاوەکەم بە شوێ بێ بیا خۆسپاسم عەزیزی شمای وەڵای هاتووم بۆ پارەوە تەلەڤیزیۆنە. تەلەڤیزیۆن چی برا؟ ئەوەی کار ڕەمزی بردوویتی. ئەجا ڕەمزی بردوویت من نەخۆم چێ بەسەر. چۆن حەقە چێ بەسەر و کاکە من هاتووم بەلای تۆ پارەکەم بیت. ئەی کاکە خۆ من نەمبردووە براکەم. ئێستا ئەمانەی تێیان نا؟ چەندە پارەکەی؟ 300,000. وەڵا 1 دینار لە. ئەخی 1 دینار لەم نییە هاتووم ئەوێ پارەکەم کاش بیت. ئاخە من هاتم چێ بەسەر و کاکە من بۆ پارەی تەلەڤیزیۆنە کاکە ئێستا پارەکەم تێیان نا؟ نەخێر نایە. یعنی هەر نایی. ناوەڵا. خوا ئاگای لێنا 4 تاڵی بێ دوانی بۆ پیاوە ئەو قژە. دەوڵ دوان دەکەم ڕوو حافظ. وەڵا لیەکەم هۆش ئاخر نایە. ئەخر نایم نییە. يعني نايم ناخذ نايم قال لي شي دراسانيه راك حيوانه مستمر شنو دقابه تتراوز في الصعبة نايم كا دير هذه كاش ولا دير وتتنا سياسه يقدر يسموتين دير كزني باش دخيران نيت جورو لا حول ولا قوه الا بالله جي مع اخوان الاخوه اوش بس ما
دبر سورة دبرا والله تعليق قجي من لي كاتو دیسان چی بوو؟ ئەوە ڕاستە ئەم ماڵە تەلەڤیزیۆنە هێناوە بە قەرز ئەبێ من پارەکەی بەم چی بکەم یامێوتم با بڕوە هەر پەشیمانم کە هاتم بۆ ئێرە توخوا پەژیمان مەبەرەوە تخوا و جۆ ڕۆماسیەم لێ مەکە بە شین و شەپۆڕ با شێعرەکە بۆ بڵێم دەباشە شعرێکەمە بڵێ شێعرەکەم بە ناوی خوایە ئاخ ئەرێ ئاخ من بگە تۆ بۆ چیاکەی باشی سەرچاو من جیرانتانم ئێستا چاو خۆشحاڵم کاک ڕەمزی لە مارە نەوەڵا لە ماڵ نییە پارەی ئاوملۆ داینە ئێجا بۆ جام ناخەمسە بەسەرەوە ئێ کاک ڕەمزیم خۆش دەوێت لەبەر هەندێک پارەی ئاوملۆدایە مادی چەندە بزانم ڕۆشایکە مادی 100 ملیۆن کاکە 100,000 گیان 100,000 وەڵا نایە چۆن نایدێ نایە مو ئێستا چم حکومەت لێ ئاگادار دەکەم یەک دقە بۆ حقوق داگادارەکە کاکەی هەوان بۆ ئاڕوومانەوە یەک دقە سڵاکە دێنێ خۆیان قەدرە قبوڵ نەکا هەنێ هێرە سڵێشە پێماوە دەبڕە دەبڕ دی ئەمرن نەمێنێ ئاوەها 250 پێماوە 250 نەما مێشکم تێک چوو عەسابم تێک چوو معقولە پارەی 6 دانەمان ئاو قەرزارە هەرچیم پێ بوویامێ بەسەری تۆ پارەی ئەوم پێما و 250 پارەی دەبێ ئەو ناکە چی بکەین؟ چی بکەین ڕێک ڕاکە جانتاکە و کۆکەرەوە ئەو بم موقەتەن غەڵەت تێنەگەی ئەوە بۆ ماڵی باو کرد باشە بەس ئێستش نەمزانین شارێکەوە بەناوی چیەوە بوو شعرەکە بەناوی ئەوە بوو کە ڕووی بابی خۆم ڕەش بێ کەژنی دووەم هێنا خۆشە شعرەکە ئەو جەوە ڕۆمانسیە؟ حەلم لایە ئەی چۆن جەوی ڕۆمانسی چیە ئەها باشە دەبڕدی دەپێشمکەوە ڕەفیقی تۆ نەبووە 2000 شەقم تێ هەڵەیە کورە تۆ باسی ڕەمزی هەر مەکە ئاگا لە دنیا ماوە کوێ ڕەمزی پارەی پێ نەهێشتم تۆش ئاگا لە فەرعی ئەو دیونیە 1 مەتر قماشی تیان نەماوە بۆ؟ ئای تاڵان دوێنە شەو پیکابیان پێو ناوە هیچ جاتیان هێشتووە کامێرەکە لێ بەرە بزانە دزەکە کییە؟ کامێرەکانی ژ ناکا بە بۆنەی جەنابتەوە دەستکاری و کردو و خەریکی ژنانی هیچ ناکە کاکە گیان لە عیبارەتی ئەم دەقێەوە نە شەراکەت نە ڕەفاقەت نەبرایەتی لەگەڵ تۆیان نەماوە ئەزاین چۆن قاسم خۆ بێعەقڵ مەکە ئێمە سڕوتڕی دنیامان بەیەکەوە هەیە نابێت جیابیتەوە لەبەرەوە سەرەکەی بۆ تۆ و تڕەکەی بۆ من باشە قاسم بە شەرەفم کورتانی فڕە قاسم هاتی ژنەکەی یاخوا بەخێر بیت هیچ بەخێر نەهاتم با باش بزانی ئەزانی بۆچی هاتووم ڕێگە بێت تەڵاقم بیت ژنەکەی هاوا تۆ من شێ دەکەیت شتی وا چۆن من بە قەدەرە بوون یا تۆم خۆشەوێ ئەگەر منەوە خۆش بیستە ئەوە تاخیرە ناکرد من تەگواستەوە وتم ئەبێت تەڵاقم بیت باسی هەرچێکی باسی تەلاق مرحبا شا بەغدادی ئەی تۆ تلە بەخام بەڵام من چییە بینم؟ چی ئەبینی؟ ژنی دووەمی ئەبینی بۆ خاتی ژنەکە ڕاوەتە